بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لەبێ خۆشەویستان لە یەکەمین کۆنفراسی نێودەوڵەتی زانستی سافی هیرانین کە لە شەقڵاوە دەبەسترێت. یەکێک لە توێژینەوەکان باسی مەکانەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەکات لە شێعرەکانی سافی هیرانی. بێگومان ئەم شاعیرە بەرزە بێجگە لە زمانی کوردی بە چەندین زمانی دیکەی دەوروبەری هەم فارسی هەم تورکی هەم عەرەبی شێعرەکانی نووسیوە. یەکێک لە توێژەرەکان زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر ئومێد نەجمەدین موفتی لەگەڵما. زۆر سوپاست دەکەم جنابی دکتۆر، سوپاس بۆم دەرفەتا. دەستخۆشی بۆ جەنابیشتان، سپاسی ئەوە شەکل. قوربان ناونیشانێکت هەڵبژاردووە کە زۆر گرینگە و سەرنج ڕاشێشە. ئەویش مەکانەتی پێغەمبەرە صلی الله علیه وسلم لە شێعرەکانی سافی هیرانی. بێگومان شاعیرانی کلاسیک یەکێک لە پایە هەرە گرینگەکانیان لە بابەتی جوان نووسین بووە بەرامبەر بە ئیسلام و بە شێوەیەکی تایبەتیش پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ بە تایبەتی ئەوانەی کە لایەنی عیرفانی و سۆفیگەری تێیدا زیاتر ڕەنجی داوەتەوە. نمونە و توێژینەوەکانی جەنابت لەسەر سافی هیرانی لەم بابەتە چییە؟ مەڵێ. پێشەم شتێ جارێکی تریش دەستخۆشی بە جەنابتان و سپاس بۆ ئەم دەرفەتە. لە ڕاستیدا سافی هیرانی یەکێکە لەو شاعیرانەی کە پێویست بوو پێشتر ئەو خزمەتەی پێ بکرێ کە چەندەها کۆنگرە و کۆنفرانسی لەسەر ببەسرێ. بەس لەگەڵ دەستخۆشیە بۆ کۆلێژی پەروەردەی شەقڵاوەی زانکۆی سەلاحەدین کە ئەو دەرفەتەی ئەو شەرەفەی پێ بڕا کە ئەو کۆنگرەی ئەو کۆنفرانسەی بەست لەسەر جەنابی سافی هیرانی. طبعاً لە ڕاستیدا مەکانەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئێمە ئەبێ ئەوە بزانین کە بە درێژایی مێژووی ئیسلامی بە کۆمەڵی شێواز بۆ دەرخستنی پێگە و مەقام و گەورەی پێغەمبەر صلی الله علیه وسلم زانایان کۆششیان کردووە. هەندێک لە زانایان خەریکی نووسینەوەی ژیانی پێغەمبەر بوون صلی الله علیه وسلم، هەندێکی تر خەریکی فەرمودەکانی پێغەمبەر بوون صلی الله علیه وسلم، هەندێکی تر لایەنی فکری لایەنی پەروەردەیی پێغەمبەر صلی الله علیه وسلم. بەڵام شاعیرانیش بە تایبەتی ئێمە کە لە خزمەت سافی هیرانیان، سافی هیرانیش بۆ دەربڕینی ئەو خۆشویستیە و بۆ دەرخستنی ئەو پێگە معنەویەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە تایبەتی لە ڕێگەی شێعرەکانیەوە، بە تایبەتی شێعرە فارسیەکانی و شێعرە کوردیەکانی لە زۆر جێگەیە باسی ئەو جانیبەی کردووە کە دەرخستنی پێگە و لایەنە گرنگەکانی گرنگی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ موسڵمانان و بە شێوەیەکی گشتیش بە دەرخستنی ئەو جانیبەی پێغەمبەر صلی الله علیه وسلم. کەواتە ئەو پێغەمبەر ناسیە کە لەو زەمانە زووە نووسراوە لە ئێستاشدا پێویستیەکی زۆر گرنگە بۆ ناسینی حقیقەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم. بێگومان ئەوەی گرنگە لە مۆزوعی شێعرەکانی سافی هیرانیە، زیاتر سافی هیرانی وازی لە جانیبی مادی پێغەمبەر هێناوە صلی الله علیه وسلم، چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم جانیبی مادیەکەی 63 ساڵ تەمەنی بووە، لە مەکە لەدایک بووە، لە مەدینە وەفاتی کردووە، نێژراوە لە مەدینە، چۆن ژیاوە چی کردووە، زۆربەی موسڵمان دەیزانێت. بەڵێ ئەوە جانیبی مادیەکەیەتی، بەس جانیبە معنەویەکەی کە ئەو وەقفەی بەرامبەر کردووە کە ئەوە گرنگترە بەڕاستی، چونکە وەکو یەکێک لە زانایان ئەڵێ تەنانەت مرۆڤ خودی مرۆڤ جانیبی مادیەکەی گرنگە، بەس جانیبی معنەویەکەی کە لە پشتی ئەو شتانەوەیە کە لە پشتی جانیبە مادیەکەی گرنگترە. بۆ نمونە هەرێکە لە ئێمە جانیبی مادیەکەی لە بینینە چاوی ئەبینین ئێمە گرنگە چاو، بەڵام ئایا چەند جیهاز لە پشتی چاوەوە خزمەتی ئەوە کە چاو ببینێ، یعنی ئەوە گرنگترە، چونکە بە چەندەها جیهاز ڕەفتە بە چاوە، دەماغ ئەڵێ، دڵ ئەڵێ، خوێن ئەڵێ، چی ئەڵێ چی ئەڵێ، هەمووی ئەو خزمەتاکە، بەس ئێمە چی ئەبینین؟ جانیبێکی مادی ئەبینین. پێغەمبەری صلی الله علیه وسلم جانیبی مادیەکەی ڕاستە گرنگە و ئەوەیە، بەس تەنانەت جانیبە مادیەکەی کافرەکانیش پێی معجب بوون، بەڵام جانیبە معنەویەکەی کە موسڵمان گرنگە کە جانیبە غەیبیەکەیەتی سافی هینانی بە ڕەحمەت بێت لەو جانیبە وەستاوە. باشە. بەڵێ. لەسەر سێتەوەرە تۆ بە نموزەجی دوو شێعری وا بزانم هێناوتە. یەکێک لەو خاڵانەی کە کەوتۆتە بەر نەشتەری لێکۆڵینەوە توێژینەوەی تۆ پێناسەی پێغەمبەرە صلی الله علیه وسلم. ئەمە چۆن توێژینەوە لەسەکردنەوە؟ لە ڕاستیە لە زانستی لۆجیکە منطقە پێناسە بە چەند شێوەیە ئەکرێ. ئەوان پێ ئەڵێن حەد و ڕەسم. حەد باشترین پێناسە ئەوەیە کە ئەوان ئەڵێن ئەبێ بە حەدی تام بێ، ئەگەر بە حەدی تام نەکرا اینجا بە حەدی ناقص بێ، ئەگەر نا ئەچین بۆ ڕەسمی تام، ئەگەر ڕەسمی تام نەگونجا اینجا پلەی چوارەم بە ڕەسمی ناقص. سافی هیرانی ئەم پلە بەندیەی واز لێ هێناوە، یەکەم و دووەم و سێهەم هاتووە بە ڕەسمی ناقص
تعریفی پێغەمبەری کردووە صلی الله علیه وسلم. ڕسمی ناقص بریتیە لە چی؟ لە زانستی منطقا کە باز ئەکرێ بریتیە لەوەی کە تۆ تعریفی شتێک بکەی بە ئەوسافی ئەو شتە، بە ئەوسافی ئەو شتە. بۆیە ئەمیش هاتووە بە وەصفەکان و بە خاصیەتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم وصفی پێغەمبەری کردووە، تعریفی پێغەمبەری کردووە صلی الله علیه وسلم. طبعا ئەمە شتێکی واریدە تەنانەت لە قورئانی پیرۆزیشە ئەگەر دیقەت بدەین حەزەتی موساش علی نەبینا و عەلەیهی الصلاة والسلام کاتێک کە تعریفی خوا ئەکا و تەوصیفی خوا ئەکا ئەڵێ ربنا الذي أعطى كل شيء خلقه ثم هدى، يعني أوصافي خوا عليه باسي وازي لحدي تام وحدي ناقص ورسمي تامي جناوه برسمي ناقص ك بأوصاف كانوا بخاصة كان وصفي خواي جورا كان بويا ما منهجي قرآنيشة جاء بوتشي صافي أم منهجي ورقلتوه طبعا مش عرفانيتي كتير لموضوعك چونکە ئەو ڕێی وایە بە تایبەتی لە زانستی منطقاکە ئەڵێ کاتێک کە تۆ بە حەدی تام و حەدی ناقص تعریفی شتێگەکەی ئەڵێ ئەبێ ئەو شتە حەقیقەتی ئەو شتە بزانی ئەڵێ ئەم ناتوانین ئێمە حەقیقەتی ذاتی ئیلاهیوە تەنانەت حەقیقەتی پێغەمبەری صلی الله علیه وسلم معنویاتی پێغەمبەر صلی الله علیه وسلم و گەورەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بزانین بۆیە ناتوانین بەوە تعریفی کەین هاتووە بۆ ئەو صافەکانی تعریفی کردووە ئەوەی لە توانای ئینسانایە وەصفەکانە بۆیە اختیاری ئەو جانیبەی کردووە. ئەجا لێرەدا چەند نمونەیە بۆ نمونە لە شیعرە فارسیەکان ئەگەر مەقسەد بدرێ بۆ نمونە کە وەصفی پێغەمبەرەکە صلی الله علیه وسلم تعریفیەکە ئەفەرمێ ئەی گەوهەری دەرجی صەدەف و بەحری نبووەت بە فارسی وەی کەوکەبی برجی شەرەف و کانی فتووەت، یعنی هەمووی ئەوسافە تعریفە بەس بە ئەوساف. لە جێگەیەکی ترە ئەڵێ ئەی گەوهەری یەکدانەی ئەسراری ئیلاهی بەر تینەتی پاکی تو خدا دادە گەواهی، یعنی خوای گەورە شایەتی داوە کە تینەتی تۆ پاکە و ئینەکە لەعەلا خولوقین عەظیم. جا لەم ڕوانگەوە صافی بەڕاستی وەکو وتمان گرنگی بەو جانیبە معنەویە بەو جانیبە ئەدا کە پێویستی بە بیرکردنەوە هەیە کە پێویستی بە ئەدەبێکی عیرفانی هەیە. بەڵێ لایانی دووەمی باس لە دروستکردنی دنیا دەکەی کە زۆر زادرێن دروستکردنی دنیا لە بەرخاتری پێغەمبەر صلی الله علیه وسلم لەوەدا توێژینەوەکە چی لە خۆڵەتەوە؟ لە ڕاستی ئەم بابەتە بابەتێکە بە تایبەتی شوعرای عیرفانی لە ناویشانە شاعیرە کوردەکانی خۆمان وشەی لەولاکە بە تایبەتی زۆر بەکار ئەهێنن. لەولاکەش ئیشارەتە بەو هەندێک بە حەدیسی دەزانن و هەندێک حەدیسەکە بە مۆزوع دەزانن کە ئەڵێ لەولاکە لەما خەلەقت الئەفلاکە، یعنی کەون و کائیناتم لەبەر تۆ دروست کردووە. لێرەدا من بە کورتی ئەو بابەتەم هێناوە کە ئەم مۆزوعە ئەم تعاملکردن لەگەڵ ئەم دەقەیە سێ جۆر تعامل هەیە. تعاملێک هەیە معنایش و دەقەکەیشی پێ قبوڵە چونکە ئیمامی حاکیم یەکێک لە معناکانی ئەو حەدیسەی ڕوایەت کردو بۆ معنایە وەکو حەدیس قبوڵێتی وەکو معنایشی قبوڵێتی و هەندێکی ترمان هەیە نە معناکەی پێ قبوڵە و نە حەدیسەکەیشی پێ قبوڵە حەدیسەکەی پێ مەوزوعە هەڵبەسراوە و جۆری سێممان هەیە وەکو معنا ئەم قسەی پێ قبوڵە بەس وەکو حەدیس و فەرموودە لە لای چەسپاو نییە. بۆ نمونە ئیمام ئیبن تەیمیە لێرەدا هێناومەتەوە شێخی ئیبن تەیمیە لە فتاوای خۆیدا فتاوای کوبرای خۆیدا کۆمەڵێک ڕوو ئەهێنێتەوە بۆ دروستی واتای ئەم وشەیە نەک وەکو حەدیس بەس وەکو واتە. جەنابی دکتۆر ئەو بەڵگانەی ئەو زانایانەت بۆ هێناتەوە بۆی پشتڕاستی بابەتی صافی هیرانی ینی وەکو تەمهیدێک بۆی بچمە ناو بابەتەکە چونکە صافی هیرانی بەڕاستی باوەڕی بەوە هەیە کە ئەمە حەدیسیشە و باوەڕیشی بەوەش هەیە کە معناکەیشی صحیحە. لێرەدا لە بابەتی حەدیسەکە ئەوە دیارە وەکو وتمان عەرزمکردنی ئیمامی حاکیم تەخریجی کردووە هەندێک لە زانایان قبوڵەوە هەندێکی قبوڵ نییە ئەوە شتێکی ترە بەس وەکو معناکەی بەڕاستی یعنی تەفسیرێکم پێداوە چونکە بابەتەکە پێویستی بە قسە لەسەرکردن هەیە. یعنی لەو ڕوانگەیەوە من بۆ مەوزوعەکە چووم تەنانەت ئەگەر بڵێم ئاسمانەکان و زەوی لەبەر خاتری ئومێد دروست بووە لەبەر خاتری محەممەد دروست بووە ئەم قسەیە غەڵەت نییە. ئیتر بۆچی دروست نەبێ بڵێم لەبەر خاتری محەممەد دروست بووە صلی الله عليه وسلم یعنی مەکانەتی مرۆڤە بەڵێ اینجا ئەگەر دیقەت بدەین لە ئاەتی لە سورەتی هود ئاەتی هەفتە وهو الذي وصفی خۆیەکە خلق السماوات والأرض في 6 أيام وكان عرشه على الماء. قورآن ئەفەرمێ خوای گەورە ئەو خوایە کە ئاسمانەکان و زەوی دروست کردووە لەبەر چی دروستی کردووە؟ ئەفەرمێ خۆی ئەفەرمێ لیەبلووەکم لەبەر ئیمتیحانی ئێوە لەبەر ئێوە دروستم کردووە.
يعني مرۆڤ ئەوەنە گرنگە لە کەونە خی گەورە ئەم ئاسمانانە و زەویشی تەنها لەبەر خاتریەوە دروست کردەوە مرۆڤ بهێنێتە سەر زەوی و مرۆڤ ئیمتیحان بکە کەواتە ئەگەر ئێمە بڵین کەون و کائینات بە تایبەتی لە پێشەنگی هەموو مرۆڤایەتی و سەرداری هەموو مرۆڤایەتی و گەورەی هەموو مرۆڤایەتی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەگەر بڵین لەبەر خاتری محەممەد دروست بووە وەکو وتم بڵین لەبەر خاتری ئومێدیش دروست بووە قسەکە غەڵەت نییە ئیتر بۆچی غەڵەت بێ ئەگەر بڵین لەبەر خاتری محەممەد دروست ئەوەش لە ناونیشانی شعرە فارسیەکە وەرگرتووە ئەوە نەخێر ئەمە شعرێکی کوردیە صافی ئەفەرمێ وا کە مەولا یعنی خوا وەصفی تۆی کردووە بە لەولا ڕوحەکەم کە وەصفی تۆی کردووە بە لەولاکە لەولاکە عالەم و ئادەم چی یارای پەناخوانی تووە ینی لێرەدا تەوان بەحسەکەی من بە عەرەبی بوو کردومە بە عەرەبی یعنی کەواتە ئەگەر خوای گەورە لەبەر خاتری تۆ مەولا وەصفی تۆی بە لەولا کردووە بۆیە ئەڵێ فليس في مقدور الناس ولا آدم أن يصفك حق الوصف نا آدم و نا خەڵکیش ناتوانن وەصفی تۆ بکەن چونکە ئەو خۆی وەصفی کردووی کەوێکێک خوا وەصفیکە ئێمە لە توانەمان نییە ئەوە ئیشارەتە وەکووتمان بەو فکرەیە بەو بۆ چوونە بڵێ تەوەری سێمت حقیقەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم دروستە بەڵێ ڕاستە حقیقەتی محەممەدی یەکێکە لەو بابەتانەی کە زانایانی تەسەوف بە تایبەتی و لە ناویانە عاریفە کوردیەکانی خۆمان باوەڕیان پێی هەبوو ئەویش چییە؟ ئەویش باوەڕیان وایە کە وەکو ئەجساد وەکو جەسەد و جیسم وەکو لایەنی مادی حەزەتی ئادەم یەکەم دروستکراوی خوایە بەس وەکو ڕوح باوەڕیان وایە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم یەکەم ڕوحە دروست کراوێ و لە ڕوحی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەڕۆحەکانی تر دروست کراون وەکو جەسەد ڕاستە لە ئێمە لە حەزەتی ئادەمەوە بەشەریەت دروست بووە وەکو مادی بەس وەکو جانیبی معنەوی کە جانیبی عالەمی ئەمر و عالەمی ڕوحە باوەڕیان وایە جالێردا پێش ئەوەی قسەکەی فەرمودەکە یان شیعرەکانی مامۆستای صافی هیرانی بهێنمەوە شێخی صافی هیرانی پێشتر چەند ئیشارەم کردووە بە چەند عاریفێکی خۆمان کە ئەو باوەڕیان هەبووە بۆ نمونە لێرەدا ئیشارەم کردووە بە شاعری گەورەی کورد شێخی مەولەوی لە عەقیدەی مەرزیەکەیە ئەڵێ مەرحەبەن بەڵێ مرحبا في الأمر أبو الأجداد ما بيغمر الله صلى الله عليه وسلم مرحبا في الأمر أبو الأجداد عجبا في الخلق من الأولاد الله تو اشتكي غريبي لا أمر لعالمي أمر عالمي روحا أبو الأجداد يعني يا كم روحي تو دروز بوا بلام لعالمي وجودا لعالمي خلقا تو أخير كسيلة يعني باوكي تو بابيري تو حزتي إبراهيم وحزتي إسماعيل وحزتي آدم لا ندرس بونا أخيري بز لناحي خلقي العالمي أمرا وكل روح أوا بون من اللي نجدا إشارة كدو بشاعري قوري كرد الشيخ نجم الدين الصابري كركوك أو جار عين الشد أو كدو ما وصل أحمدي قاضي بينجاني خلقي بينجان أو عين الشد أفرمي السلام أي أصلي كون كائنات السلام أي كهفي خوشبختي ونجاة إن جاء أم بابته هنديك هي أم موضوعي في قبول ناكله طبعا بعض آثار هي لسر أويك أم بابته حتى تناند ليردا أو أثريشم هناوة كيك يقل زانياني فرمودا أو أثر بصحيح دا أنا بلام زيادة نسومة أو جانبة زيادة جانبة كيتر جانبي فكري كي شو متنا فكرك وعرفانك شو متنا وبابتك ليرة دا ما وصل باقري بالكي مريوان ردي بابتك أداته ولم موضوعك بيوندي هي بحقيقة محمدي أويش أويا ربتي أكن أم موضوع بنظرية فلسفي بيالي نظرية أفلاطون باوري وابوا كخلقي يعني واحد أتواني يكشد دروسكا خواش كواحدة أبي يكشد دروسكا ناكري مخلوقات دمو دروسكا بويا بو أو تشي كردوا أو خلقي عقلي يكمي كردوا يكم عقلي دروس كردوا إتلو عقلوا وردا عقل كان يترك أو على رأي وايا كدا عقل دروس بوا وهمو يكلم عقلانيش يتر وردا مخلوقات اللي دروس بوا شو أو عليه نابي يك يعني كومالي اللي دروس به يك كومالك اللي دروس به عليه أبي يك داني اللي دروس به جا هندك هي أم حقيقة محمدية
کە زانایان بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم بەکارهێنناوە پێیان هەزم ناکرێ و ئەیکەن بە ئەو نەزەڕەی ئەفلۆتینێ ئەڵێ نەزەڵێکی مەردوودە کە خوای گەورە کۆمەڵی ڕۆح دروستکە خوای گەورەی ئەو نەزەریە ئەڵێ چی ئەوەی ئێمە ئەوەی حەقیقەتی محەممەدی و عاریفانی ئێمە وتویانە ئەڵێن یەکەم جار ڕۆحی پێغەمبەری صلی الله علیه و سلم دروست کردو دوایی لە ڕۆحی ئەوانی تر دروست بووە ئەوانی ژەڵێن ئەم قسەیە وەکو قسەکەی ئەفلاتون وایە کە عەقلی یەکەمەوە ئەوەیە بەڵام ماوەسەم لە باقری بالکی ڕەحمەتی خوای لێبێ لە کتێبێکیا کە ناوی التەوفیق بین الشەریعە والطەریقە ئەو بابەتەی حەسم کردووە کە ئەڵێ ئەوەی ئێمە ئەیڵێین جیاوازە لەوە چونکە ئەوان ئەڵێن ئەسڵەن فعلیان داوەتە پاڵ ئەو عەقلی یەکەمە یعنی ئەو عەقلی یەکەمە بە فعالە زانن یعنی صفاتی خواییان داوەتێ بەس ئێمە ئەڵێن نەخێر ئەمە سەبەبێکە وەکو چۆن ئادەم سەبەبە بۆ دروستبوونی مەخلوقاتی تر وەکو ڕۆحیش ڕۆحی پێغەمبەر صلی الله علیه و سلم یەکەم جار خوا ئەوی دروست کردووە دوایی لەوە ڕۆحەکانی تر نمونەکەی مامۆستا سافی هیرانی لەسەر حەقیقەتی محەممەدی چی بوو بەڵێ وەڵی زۆرە شیعرەکان بەڵێ تەنان ئەگەر وەکو نمونەیەک بەڵێ وەکو نمونەیە ئەفەرمێت چی لە بویان لە فارسیەکەی بەڵێ شعرێکی فارسی هەیە زۆر قەسیدەیەکە دوور درێژە حەقیقەتی نبووەت لەو قەسیدەیە زۆر دوور درێژە باسی 11 کەسایەتی ئەکا کە ڕەبتیان هەیە بە حەقیقەتی محەممەدیەوە ئەو 11 کەسایەتیە 11یان پێغەمبەرانن 11یان پێغەمبەران بیدایەتەکەی بەمە دەست پێکە ئەنواری تۆ شد باعیثی خەڵقی هەمە مرسەل ئەسراری تۆ شد بەرهەمەگی موجبی بەعثەت ئەو جایتر پێیە دێ باسی حەزەتی عیساەکە حەزەتی موساەکە حەزەتی نوحەکە حەزەتی یونوسەکە حەزەتی ئەیوبەکە هەمویان بۆ ئەوەی کە ئەیگەڕێنێتەوە بۆ بابەتی حەقیقەتی محەممەدی بەڵێ کۆتا پرسیارم لەسەر ئەوەیە ئەم کاریگەری تەسەوف و شعری عیرفانی لەسەر دینداری لەو کاتەدا و لە ئێستادا توێژینەوەی لەسەر بکرێت کە دینداریەکی حەقیقی و بە ناوڕۆک ئەنجام بدەی کاریگەری چی هەبووە لە ڕاستیە بابەتی عیرفانی کاریگەری زۆری هەبووە لەسەر شاعینانی کورد بە تایبەتی و ئەوانەی کە زیاتر گرنگیان بە جانیبی ڕۆحی داوە تەنانەت لەو توێژینەوەکانی ترکە لەم کۆنگرەیە کە زیاد لە 40 توێژینەوە تەقدیم کراوە یعنی شتی زۆر گرنگی تیا بووە کە دەرخستنی ئەو جانیبە و کاریگەری ئەو جانیبە ئەو جا ئێمە ئەگەر بمانەیە صافی لەکیەوە ئەو کاریگەری وەرگرتەوە طبعا دیارە شێخی گەیلانیە و زانایانی پێشینی خۆی زانایانی تەسەوف مەولانا جەلالەدینی ڕۆمیە و مەسەلا ئەوانی ترە ئەو زانایانەی کە مەشهورن لە بوارەکەیە لە بواری خواناسی و تەسەوفا طبعا ئەو کاریگەریە لەوانەوە بۆی بەجێماوە بەڵام یەک خاڵ هەیە کە گرنگە یعنی حەزەکەم ئەخیر شت باسی کەم ئەویش بابەتی ئەو ئەلفازانە یان ئەو مستەلەحانە ئەو چەمکانەی کە زانایانی و عیرفانە عاریفینی ئێمە شاعینانی ئێمە بەکارێنن پێویستە ئێمە بەڕاستی بە ئاگاوە بین لەگەڵ تەعامل لەگەڵیانە بۆ نمونە لەم کۆنفرانسا باسی کۆمەڵی مستەلەح کرا کە صافی هیرانی وەکو شاعینانی تر بۆ نمونە زوناری ینی ئەو شتێنەی کە ئەوە یان شێخی سەنعان زۆر ئیعجابی خۆی بۆ شتانە دەرەبڕە و دەریاخە یاخود مەی یاخود مەسەلا بادە یان نازانم بەزمی مەجلیس ئەمانە یعنی مستەلەحاتی تایبەتن بە عولەمانی تەسەوف پێویستە ئێمە بگەڕێنەوە بۆ لای ئەوان بزانین مەبەستیان چی بووە مەغزا و مەبەستی ئەوان شتێک چی بووە بەڵێ بەکارهێنانی ئێستا شتێکی دیکەیە بالضبط ئێستا زوناری مەسیحی لە وەکو فقه ئەڵێ ئەوەی سەلیب و زونار ببەسێ هەر ئەوە خۆی فعلێکی کوفرە و کافرێبی بەس ئەو ئەڵێ من زونار ئەبەسم و من واعەکەم واکەم ئەوە جانیبە فقهەکەی لێ گەڕێ بەس جانیبی عیرفانیەکەی ئەو مەبەستی ئەوەی وەکو چۆن زونار ئەو کەسەی کە زوناری بەز لەناو مەسیحێتا و خۆیەکا بە قەشە ئیتری عنی من خۆم تەرخان کردووە تەواو یەتی خۆم تەرخان کردووە ئیشی من تەنها بریتە لە خزمەتی کەنیسە و معبەد ئەویش ئەڵێ من زونارە بەستم خۆمە بەسیۆنی ئەوێ مەسیحی ئەڵێ من خۆم تەرخانەکەم بۆ ئەو عیشقا خۆم تەرخانەکەم بۆ ئەو خواناسیە خواپەرسیە ئەو جۆرە بێژەی تێدا بەکارهێنا بالضبط یان مۆزوعی عارەق و یان مۆزوعی یار و ئەو شتانە زولف و ئەوە یعنی هەمووی معنایەکی عرفانیە پێویستە ئێمە پێش ئەوەی تەعنەیە بدەین پێشەوەی قسە بکەین ئەو لایەنەی لێک بدەینەوە یان زۆر جار ئەڵێ من هەموو دینەکانم قبوڵە و هەموو دینەکان وایە ئەمە خوای گەورە دوشتی هەیە خوای گەورە ڕەزامەندی هەیە و ئیرادەی هەیە لە بابی ڕەزامەندی خوای گەورە هیچ شتێکی غیری ئیسلام پێ قبوڵ نییە وەکو ڕیزا
بەس ئایا وەکو ئیرادە هەموو شتەکانی تری پێ قوبوڵ نییە خوا کافری پێ قوبوڵە مەسیحی پێ قوبوڵە ئەو لە بابی ئیرادە ئەڵێ من مەسیحیە و ئەوە کەنیسەیە و ئەوە چییە ئەو چییە لەو بابی ئیرادەی خواییە ئەڵێ هەمووی لە دڵمانجەیە بێتەوە یان شاعرانی تری عرفانە بۆیە بەڕاستی پێویستە لوغەی ئەوان زمانی ئەوان بزانین اینجاکە ئێمە بتوانین قسە بکەین لە سەریان زۆر سوپاس دەکەم پرۆفیسۆر دکتۆر ئومێد نەجمەدین موفتی یەکێک لە توێژەرەکان لە کۆنفرانسی زانستی سافی ئیرانی سوپاس دەکەم کە لەگەڵم بووی سپاس بۆ جەنابیشتان و دەستان خۆش زۆر سپاس بۆ بەڕێز خۆشەویستان تا دیدارێک دیکە خواتان لەگەڵ